ئەمڕۆ زۆرێک لە ژن و مێردەکان سیقیان بە یەک نەماوە. پیاوەکە هەتا زیاتر سوێن بخواش زیاتر ژنەکە باوەڕی پێی نییە بە پێچەوانەی شەو. هۆکارەکەی چییە؟ ئەوەندە دوو لە ڕێبەڕێستان درۆ کراوە لە نێوان ژن و مێردا، ژن درۆی کردووە لەگەڵ پیاوی خۆیدا، پیاو لەگەڵ ژنی خۆیدا، سەیرێکی سیقە و متمانە نەماوە. ئەم نەمانی سیقە و متمانەیە هۆکارێکە بۆی کە بزانین خۆشەویستی لە نێوان ئەو ژن و مێردەدا بەڕاستی نەماوە. پیاوی خۆیتی سیقەی پێ نییە، ژنی خۆیتی سیقەی پێ نییە. ئەمەش بەڕاستی بەرووبوومی ئیمان لاوازیە، بەرووبوومی بێتەقواییە، بەرووبوومی گەندەڵی و خیانەت و ناڕازگۆییە کە ژن و مێرد بگەن حەدێکی ئاوا پیاو سیقەی بە ژنی خۆی نەبێ، ژن سیقەی بە پیاوی خۆی نەبێ، ئیتر تەواو. یعنی ئەو عایلەیە خوا ڕەحم مەگەر خوای گەڕ ڕەحم کە ئەینا مناڵەکانیشان هەمووی فاشلە تەواو. چونکە ئەم ژن و پیاوە خۆیان سیقەیان بە خۆیان نییە، متمانەیان بە یەکتری نییە. پیاوەکەی ئاوا دەست لێ بە قورئانە یا ژنەکە سوێنی بۆ خوا باوەڕی پێ ناکە. ئەمە هیچ خۆشەویستی و ڕێزێک لە نێوان ئەم ژن و مێردەتان نەماوە. خۆ ئەگەر منداڵیش نەبێ، پێغەمبەری خوا فەرمێ صلی الله علیه وسلم منداڵ پیاو بێغیرەتەکە، پیاو ترسنۆکەکە. ئەگەر بەر منداڵ نەبێ سوێن بەخوا ئێستا ڕێژەی تەلاق چەندێکە 50 ئەوەنە زیاد دەکات. ئەگەر لەبەر مناڵ نەبێ هەزارەها و ملیۆنەها ژن و پیا هەمووی لە یەک جیا بێتەوە. بەڵام چێ باجەکەی ئەدا؟ منداڵی داما و باجەکەی ئەدا. گردە ڤیدۆیەکم بینی زۆر حەزین و کاریگەر بوو، کچێکی مناڵە پرسیار لە مامۆسایەکی خۆی دەکات. ئەڵێ مامۆسا من دایک و باوکم لە یەک جیا بوونەتەوە، بە پورم ئەڵێم دایە و بە زاوەکەشمان ئەڵێم باوە، گوناحبار نابم چونکە نە دایکم نە باوک. مناڵی داما و باجەکەی ئەدا. بۆیە دوڕوو دەکەمە ئەو خوشکە بە ڕێزانەی کە لەگەڵ پیاوی خۆیان دەخراپن، دەڵێم پیاوی باش لە دایک و باوکت بۆ تۆ باشترە، لە براو کەس و کار بۆ تۆ باشترە. پیاوی نیمچە خراپ لە بۆڵە بۆڵی براژنەکەت باشترە کە بۆڵە بۆڵ بەسەر تا دەکات. لای پیاوێک بیکە کەمێ ڕێز لێ بگرێ لەوە باشترە براژنێک یا زاوایەکی خراپت هەبێ منەت بەسەر تا بکە، بۆڵە بۆڵ بەسەر تا بکە. کاتێک سیقە و متمانە لە نێوان ژن و مێردا نەما خۆشەویستی نامێنێت. بەڕاستی کاتێک کە خیانەت ڕوویدا لە نێوان ژن و مێردا گەورەترین بەڵگەیە لەسەرەوەی کە ئەو دوو ئینسانە فاشلن، چونکە خیانەت لە یەکتری دەکەن.